بڕیاردان لەبارەی مانگرتنەکانەوە. عەبدوڵڵا کەریم بەناوی خوای گەورە و میهرەبان هەڵوێستی ئەنجومەنی خۆرسکی بەشداربووی بایکۆت و خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەرانی قوتابخانە و خوێندنگاکانی شاری سلێمانی بەڕێزان، مامۆستایان، فەرمانبەران، خوێندکاران و کەس و کاری سەربەرزی شەیدەی نەمرەکان، پێشمەرگە قارەمانەکان، دانیشتوانی شاری سلێمانی خۆشەویست، شاری ڕۆشنبیری و بەرخودان، لە ڕوانگەی هەستکردن بە لێپچرایەتی و خۆشەویستی بۆ نیشتیمان بۆ پاراستنی باری ئارامی و ئاسایشی شارە خۆشەویستەکەمان و خۆمخۆریمان بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن و لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم بەڕێوەبەران و مامۆستایان و فەرمانبەرانی بەشداربووی خۆپیشاندانەکان بڕیارماندا. یەکەم، بە هەڵپەسەردنی پایکۆت و خۆپیشاندانی مامۆستایان بەهۆی ئەو قەیرانە پەروەردەی و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی کە بەرۆکی هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەتی گرتووەتەوە بۆ تێکنەتانی ئاسایش و ئارامی شارەکەمان و هەستکردن بە لێپسراوێتی و مێژووی پەروەردەی. دووەم، کردنەوەی دەرگاکانی خوێندن و چوونەوە بۆ ناوەندەکانی خوێندن لە ڕۆژی دووشەمە 19 دەی 2015. سێ، تا کۆتایی وەرزی یەکەمی خوێندن سەرجەم موچە دواکۆتەکانی مامۆستایان و فەرمانبەرانی حکوومەت بدرێتەوە و موچەی مامۆستایان لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. چوار، گەڕانەوەی شکۆ بۆ سەرجەم بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستایان لەلایەن بەرپرسانی پەروەردە و لایەنە سیاسیەکان. تێبینی لە کاتی جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان لە کاتی دیاریکراوی خۆیدا هەڵوێستی ترمان دەبێت و لە کاتی خۆیدا ڕایدەگەێنین و لێپسراوەتی دەکەوێتە ئەستۆی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەنجومەنی ناوبراو بەرپرسە لە بەداداچوونی جێبەجێکردنی داواکاریەکەمان. بەڕێزان، لە کاتی جێبەجێ نەکردنی داواکاریەکانماندا ئەنجومەنی ناوبراو، ئەو ئەنجومەنی کە هەڵبژاردووە، بەرپرسە لە بەداداچوون بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. لە کۆتاییدا سپاس و پێزانینی خۆمان ئاراسی سەرجەم دەستگای ئاسایش و پۆلیسی چالاکە مەدەنیەکان و پۆلیسی هاتوچۆ و هاوڵاتیان دەکەین کە ئاستەنجی هاتوچۆمان بۆ دروستکردن. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان.